فیستیڤاڵی سرود و مۆسیقا کە ساڵانە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەچێت، ئەمساڵ بە ناوی سرود و مۆسیقای نیشتیمانی بۆ پێشمەرگە بەڕێوە چوو. بەسێ گۆرانی بەشدار بووم، گۆرانێکیان بە ناوی پێشمەرگە بوو. پێشمەرگە زۆر خەباتی کردووە و قوربانی داوە لە پێناومان. منیش توانی هیوادارم توانی بێتم لە ڕێگەی گۆرانی گوتنمەوە تۆزێک منیش ئەو شوێنە پڕ کرد بێتەوە. ئەم فستیڤاڵش کە ناوی فستیڤاڵی سرود و مۆسیقا بۆ پێشمەرگێ شانازیەکی گەورە بوو بۆ ئێمە کە بتوانین لەم فستیڤاڵەیە بەشداری بکەین و ببینە پشتیوانێک بۆ هێزی پێشمەرگە. 8 گروپی هونەری لە فستیڤاڵەکەدا بەشدار بوون. بۆ یەکەم جاریش گروپێک لە منداڵ و گەنجانی ئاوارە نمایش و سرودیان پێشکەش بە پێشمەرگە کرد. شکەمپا خۆشتەپە هاتنە ئەو ساڵ نیڤەم ڤیکاری دکەین هەر مەهرەجانێک چێت بێ فستیڤالیمە هەر نووتر دبن ئەم گەلکی کێف خۆشم هاتنە بێ دەکەین دخوازن ڤیکاری دە ئەستمرار بکەن. کێفام گەلێکیش ڤا فستیڤالە دێ هەم پێش دکەون ئەمەوە هەبێ خۆشانی دنیای دکەن ئەم دخوازن ئەم هەر جارێکە گۆم دکەونە فستیڤالێک دەم تشتێکی نوت قەدیمەیە. یەکێک لە پەیامەکانی ئەم فستیڤاڵە بەرزکردنەوەی ورەی گەنجان و هاندانیان بۆ مانەوەیان لە کوردستان و ڕاگررتنی کۆچ بۆ دەرەوەی وڵات بوو. لەم ماوە نزیکەدا ئێمە چالاکێکی جددی ئەنجام دەدەین و پێم وایە ئەم چالاکیە خۆی لە کۆنفرانسێک دەبینێتەوە و لەوێ هەم وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئەرکە کە ئەرچی قسەکردن و داڕشتی پەیامە بۆ گەنج و کۆچی گەنج بۆ هەندەران زۆر بەباشی لە کۆمەڵێک بابەت ڕێک دەخرێ و دڵنیام کاریگەری پۆزەتیڤیشی دەبێ. ساڵی ڕابردوو بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە ئەم فستیڤاڵە بەڕێوە نەچوو، بەڵام وەک بەرپرسان لە وەزارەتی ڕۆشنبیری دەڵێن نابێت چیدی قەیران و شەڕ ببنە هۆکار بۆ ڕاگررتنی چالاکیە جۆرا و جۆرەکانی گەنجان. ئیڤان عەبدوڕەحمان، ڕوودا و هەولێر.